منی گەلێک خۆشحاڵم کە لەو چالاکیانەی ڕۆشنبیری ئێرە بەتوفیان کردووە پێیان هەبوو من ئەتوانم بەشدار بم لەگەڵتە. مای خۆشحاڵیەوە لە عینی کاتیشەوە یەکێکە لە تایبەتمەندەکانی پارتی دیموکراتی کوردستان کە هەفتا و چەند ساڵە ئەتوانێت لە مەیدان بمێنێتەوە ئەوەیە کە پشتی بەستووە بە نوێبوونەوە و بە بورن بە تەواصل و مواکەبە لەگەڵ عەسری خۆی. ئەوەی کە کاگرە ئەو باسی کرد حەقەدا من لە دیداری مێرگەسوور باسم کرد دوو مەوزوعن کە یان با بڵێن دوو فەقەرەیە کە پەیوەندیان بەیەکەوە هەیە و وا دەئەندرێت کە لە پێویستیەکانی بیرلێکردنەوەی ئەمڕۆی کوردستانە بۆ ئەوەی کە ئێمە لە تەنگ و چەڵەمە دەربچین و لە عینی کاتیش پەڕینەوە یان گوزارێکی جیلی وردە بەبێ پەلە بەبێ ئەوەی کە تەسەنعی تیا بێ لە کۆمەڵگای ئێمە لە دام و دەستگاکانی حکوومەت و حزب و لە ژیانی اجتیماعی داخلیکە ڕوودەدات. ئەوژەوەیە کە جیلی نوێ و ئەو پرۆسەیە بەردەوام بەکە دێتە پێشەوە، بەڵام ئێستا داخلی قۆناغێکی نوێ بووە کە دیارە باسەکرێ و ئەبێ هەندێک ئەرکیشەیە ئەو بتوانێت بیکرد. پێش هەموو شتێک ئێمە ئەبێ شتێک ڕاستکەینەوە پێش قسەکردن من بە ساعتەکەی خۆم لەبەر چاو بێتە کە ماوەیەکی زۆرە باسی گەنجان دەکرێت زیاتر لە 10 ساڵە ڕێک لەگەڵ پەیابوونی ئەو جموجۆڵ و بزوتنەوە تۆندڕەویەی کە لە شاری سێمانی بەقیادەی کۆچ کرد و نەوشەرە مستەفا پەیدا بوو. یەکێک لە ئامرازەکانی یەکێک لە ڕوویەکانی دیعایی ئەو جوڵانەوەیە ئەو زوتنەوەیە کە دوایی زوتنەوەی گۆڕانی لێ دروست بوو ئەو بوو کە گەنجان دێنە پێشەوە گەنجان بڵام تعریفیان بۆ گەنجان تعریفێکی غەڵەت بوو ئەوە بکەوە گەنج لە ذاتی خۆیدا بەتوانایە ئەوان دەیان گوت گەنج لە ذاتی خۆیدا زانایە گەنج لە ذاتی خۆیدا مبدعە کە هەر سێکیان وانەیە گەنج لە ذاتی خۆیدا توانانیە زانانیە مبدعیش نییە ئەگەر پێ نەگەیەندرێ. ئەوە تەجربەی کۆمەلگایی بەشەریە. هەر کۆمەلگایەک نەتوانێت یان هەر حکوومەتێک هەر دەوڵەتێک نەتوانێت نەوەکانی خۆی باش پەروەردە بکات و ئامادەیان بکات دوایی ناخاتە تەدریب بۆ ئەوی فێری کار بن دەرگایان بۆ نەکاتەوە بۆی کە بە پێی توانایی و حەزی خۆیان بکەونە ئەو مەجالەیە کە دەیانەوێت کار بکەن. ئەو هێزەیەکەوە تعریفی بۆ کراوە پێی دەگوترێ هێزی گەنج دەبتە هێزێکی ڕووخێنەری هێزێکی فشارهێنەر هێزێکی تێکدەر کە ئەگەر من بە ئاسانی لە کۆڵخۆی کەمەوە داعشی لێ دروستە بێت. ئەو گەنجانەی لێ دروستە بێت کە لە ناو شارەکانی ئێمە هۆپیان لە ژنانە کرد. ئەو گەنجانەی لێ دروست ئەبێ کە تا بەر لە 15 ساڵیش ژن و پیاونیان دەتوانی بە قۆڵی کورد لەم بازاڕەکانی شاری ئێمە بێن و بچ. ئەو گەنجانەی لێ دروستە بێت کە زۆر بە ئاسانی لە نێو کانونی گەرمی ماڵ خوێن دەڕێژن دایک و خوشک و ژن و کە سوکاری خۆیان دەکوژن. و ئەو گەنجانەی لێ دروست بێت کە زۆر بە ئاسانی دەبنە کەرسەی سیراعی سیاسی دەبنە سەربازی مەشروعی سیاسی ناحەق و بەرامبەر بە وڵاتی خۆیان دەوەست. پرۆژەی زۆر ڕووخێنەری نیشتیمانیان پێجێبەجێ دەکەن. ئەوانە هەمویان گەنج بە گەنجان دەکەن کەواتە ئێمە دەبێت ئەوە بزانین کە نەوەی نوێ دەبێت پەروەردە بکرێ ئەگەنا دوو ڕێمان لە پێش یان هێزێکی ڕووخێنەر یان هێزێکی داهێنەر و هێزێکی بنیادنەر و هێزێکی زانن. ژیان بۆ پێشکەوتن بە بەشی دووەم دروست دەبێت. ئەم ئەرکە تەنیا ئەرکی ناوماڵ نییە ئەرکی حەزبێکی ژنیە. هەر میلەتێک خاوەنی مؤسساتی دەوڵەتی خۆی نەبێ بە ئیرادەی خۆی
بەرنامەی پەروەردە و پێگەیاندنی نەوەکانی خۆی نەبێ و لەو بەرنامەی پێگەیاندن و پەروەردەکردنەوەکانیشی هاوچەرخ نەبێ، علمانی نەبێ، استفادە لە پێشکەوتنی دنیا لە ڕووی علمی و لە ڕووی پێگەیاندنەوە نەکات، ناتوانێت نەوەکانی خۆی پێ بگەێنێ. هەر ئەوەشە کە لە وڵاتانی پاشکەوتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە تا دەگاتە ئەفریقیا کە ئەو نائستیقرالی دەبیندرێت لە حەقەدا هەموو سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پاشکەوتن کە ئەم هێزە دەکەوێتە بەشی هەرە زۆری دەکەوێتە دەستی بیر و باوەڕی ڕوخێنەری پاشکەوتووی کە لە ڕێ لە ژیان دەکرێت. ئێمە لە کوردستانداوە بەرەو 29 ساڵ ئەگەر 28 ساڵ دەچێت کە حکوومەتمان هەیە. ئەو حکوومەتە لە قانوندا حکوومەتی ناوچەی کوردستانە پێی تعریفی عێراق، بەڵام لە ناو کوردستاندا دەوڵەتی ئێمەیە. دوو تعریفی جیالە بۆ ئەم حکوومەتە هەیە. سەرباری وەش چونکە ئەم حکوومەتە دەوری دەوڵەت نابینێ، مەجبورە وەکو بەشێک لە عێراق ئیمتیدادێک بێ ئەگەر بە زەعیفیش بێ بۆ ئەو ڕوانگای پەروەردەیە کە لە عێراقی بێسەر و بەردە هەیە. ئەوە ئێمە هەمیشە زیانی لێ دەبینین، بەڵام ئەگەر بە وشیاریەوە لە حکوومەتی ئێمە و لە دام و دەستگاکانی لێکۆڵینەوە لە زاکۆکان و غەیری زانکانیش دیراسە بکرێت، دەکرێت دائیمان خۆمانی لە دەست پارێزین، زەرەر دەکەین، ناتوانین لێ قورتار بین، بەڵام زیانی کەم دەکەینەوە. پاشی ئەوە بێتەجربەی کوردستان هەمومان تێیدا ژیاین. ئێستا گەیشتنە قۆناغی دەبێت ئەو بێتەجربەی و ئەوەی کە پێی دەگوترا ساوایی و نەزانیش دەبێت حەدێکی بۆ دابندرێت. ئەمە 28 ساڵە حکوومەت لە بینی ئەنی کاری باش دەکات، بنیادنان هەبووە. ئێستا کە باسی ئیسلاحەکەین، ئێستا کە باسی هاتنە پێشەوەی گەنجێری نوێ دەکەین، نیشانەی ئەوەی کە کار کراوە لە وڵاتەدا، نیشانەی ئەوەی کە بنیادنان هەبووە، ژیان دروست کراوە، بەڵام چاکردنی دەوێت. ئەوەی کە هەموو جارێک کاک حوسێنی کوردنەژاد کە لەو مۆزوع بناقەشە دەکەین، دەڵێ چیرۆکی سەرکەوتن دەستی پێکردووە، بنیادنان دەستی پێکردووە، بەڵام چاکردنی دەوێت. ئەو چاکردنە تەنیا قۆناغی نییە، بە درێژایی تاریخ دەبێت ئێمە توانایی ریفۆرم و چاکردنی پرۆسەی پێشکەوتنمان هەبێت. من کە ئیشارە بۆ دەکەم بێت ئەو تەجربەی ساوایی و نەزانی لە پەروەردە و لە فێرکردنی و لە ڕاهێنانی کوردستاندا دەبێت حەدێکی بۆ دابندرێ. ئەوە کاری سیاست نییە بڵێ وەڵا بڕیارێکی بۆ دەن، بەڵکو بێ حکوومەتی کوردستان پرۆگرامی خۆی کاملتر بکات، پیادەی سیاسی دەبێت ڕوانگای خۆی یەکلا کاتەوە، حزبێک کە سەرکردایەتی حکوومەت دەکات، حکوومەت ڕێکخراوەکانی حیزبی ئەو نییە. پێشکەوتنی حکوومەت یان ئێمە حەزەکەی پێبین دەوڵەتی ئەمری واقعی ئێمە بە کەوادری علمی بە خبرەی خۆیەکرێن. ئەم خبرەیە پرۆسەیەکی تاریخیە، کۆ دەبێتەوە کادری علمی لە ستافی حکوومەتدا، لە سیستەمی بیرۆکراسیدا بە ئاسانی داناندرێت لەسەر بڕیاری حەزبی یان ئەوەی کە پێی دەگوترێت لەسەر منسوبیەتی عائیلی یان بە تەلەفۆنێکی ئێمەمانان و کە کەس و کاری خۆ لە شوێنی حەساسدا دەنێن، یان لە نەتیجەی هەبوونی بەرژەوەندی کە ئێستا لە دام و دەستگاکانی حکومی و ئیجتیماعی و حزبی ئێمەدا دروست بوو بەداخەوە ئێکێک کە کاری بەدەست بێت بیەوێ ئەتوانێت بۆ پاراستنی بەرژەوەندی خۆی، کەس و کاری خۆیش یان ئەوانەیە کە لێیان ڕازێ لەوەی کەفاەتیان هەبێت داندنێن و لەوانەیە ئەوانە گەنجیش بن، بەڵام هیچ کەفاەتیان تیان نەبێت. دەبێت ئەم چەمکانە، ئەم کارە، ئەم تەجربەیە دراسە بکرێت، زەرەرەکانی نیشان بدرێن لە بەرژەوەندی نیشتیمان، لە بەرژەوەندی وڵات، بۆ پێشکەوتن نەک بۆشتی دیکە دەست بە ئیسلاحکردن بکرێت. ئەمە بەمانای ئەوە نییە کە حکوومەتی ئێمە یان تەجربەی سیاسی ئێمە کاری گەورەی نەکردووە. ئەو کارە هەر دەبوایە بکرێت، هەتا ئەگەر جیلی پێشدانیش ئێستا باسی گەنجان نەبوایە و ئەبوایە عارەبانەکە لێ بخڕن بۆ لە بەڕێوەبردنی حکوومەت. هاتنە پێشەوەی گەنجان زەرورەتی پێشکەوتنە، بەڵام ئەو بەو مانایە نییە کە جیلی دوای ئەوان حەزب دەکرێت، کە ئەو ڕوانگایش هەیە، ئەو ڕوانگای زاڵیشە. هەم ئەوەی یەکەمیان کە گەنج هەموو شتێکە، هی دووەمیان کە بەغەیری گەنجان ئەوان کە دەبێت هەمووی پاشە کشێ بکەنەوە، هەردووکی هەڵەیە، هەردووکی سەرچاوەکەی لە نەزانینەوەیە، بەکارهێنانی بۆ بەرژەوەندیە.
و سەرنجام ئەوەی زەرەر دەکات دام و دەستگای دەوڵەتە ئەوەی کە زەرەر دەکات پرۆژەی ئەو حزبیان ئەو سەرکردایەتیە سیاسیە کە دەیەوێت هەنگاوێک حکوومەت بەویشەوە کۆمەلگا بەرەوە پێشەوە بێت. تەجربە و خبرە و علمی ساغبووەوە لە لای جیلی پێش گەنجانە. بەدەگمەن هەیە عالمێکی گەنج لە ریزی پێشەوەی کۆمەلگایەک بێت. لەوانەیە گەنجێک لە بوارێکی دیاریکراودا خبرەی ئەوە توانایەکی ذاتی زۆری هەبێت، مەجای هەو بێ باش پێ بکات، ئیبداعی گەورەش بکات. بەڵام ئەمە بەو مانایە نییە کە جیلەکانی گەورەتر لە ڕووی تەمەنەوە هیچیان پێ نەماوە. هەر کۆمەلگایەک، هەر حکوومەتێک ئەو مغامەڕەیە بکە ئەرشیڤی علمی و تەجربەی خۆی دەسرێتەوە و ماڵی دەوڵەتی خۆی وێران دەکات، کۆمەلگای خۆی تووشی تەنگ و چەڵەمەی تند و تیژی و بێبەرنامەی دەکات. دەبێت لە هەردوو ئەو دوانە شارەزا بێت. ساختکردنەوەی ئەوانە ئیشی مناقەشاتی چایخانە و ماڵ و کۆبوونەوەی حزبی و دایرەی حکومی نییە. ئەمە ئیشی دام و دەستگا ئیشی موسساتی ناو زانکۆکانە، کاری علمە، ئی واقعبینی بە ئەسالیبی زۆر دەقیقە کە هەڵە بە زەحمەت دەکات، کە هەڵەشی تێدا بێ مەجالی ئیسلاحی هەیە. زمانی ئەوە نەماوە کە خەڵک دانیش بڵێ پێم وایە وا بکەین. ئەو کەسەی وتی پێم وایە دەبێت پێی بڵێ تۆ ئەو پێم وایە لە باغڵی خۆت نێت، بە کەلکی ژیانی پێشکەوتووی ئەمڕۆ نایەت. دەبێت کەسێک ڕێی بدا کە خوێندە بێتی، کە کاری کرد بێت، کە ماندوو بوو بێت، کاتێک قسە ئەکا دەبێت پشت بە بەڵگەی وازح ببەستێ تا بڵێ من بە باشی دەزانم کە ئەم پرۆژەیە لە فڵان مەجاالە پێشکەش بکریانە جێبەجێ بکرێت. بزوتنەوەی سیاسی لە وڵاتی ئێمەدا بزوتنەوەیەکی پێویستە. بەبێ سیاست وڵات بەڕێوە ناچێت، بەبێ حزبی سیاسی شۆڕژگێری ئێمە بەتایبەتی کە ئەو حزبی ئێمە شانازی پێوەکەین هەفتا و چەند ساڵی تێپەڕاندووە و ئیمتیدادی بۆ 100 و شتێک ساڵ لەمەوبەر لە تێکۆشان دەگەرێتەوە کەم نییە جێ شانازیە. بەڵام مؤسسات حزبی ڕێکخراوەکانی حزبی ئەندامانی حزب وەکو زمانی پێش 20 ساڵ ئەوان نین کە لە کۆبوونەوەکانی خۆیان بەرنامە بۆ حکوومەت دادەنێن. ئەوان تەنیا پشتیوانی و دەنگ بۆ ئەو حکوومەتە کۆ دەکەنەوە کە حزبەکە لە مستەوای قیادە خەڵکی کەفووی بۆ دادەنێن. دەبێت ئەو چەمکانە ئەم تێگەیشتنە بە باشی ساغ بکرێنەوە. لایەکی دیکە کۆمەلگای ئێمە عێراق بەگشتی و کوردستان کۆمەلگایەکی گەنجە. نسبەی گەنجان زۆربەی هەرە زۆری گەنجان و مناڵان زۆربەی هەرە زۆری دانیشتوانی وڵاتی ئێمە پێکدێنین. پیر لە وڵاتی ئێمە کەمن. ناوەڕاستی تەمەن من ئێستا بەداخەوە کە لە ڕێدا هاتم ڕقەمەکانم لەبیر چۆگەنە ئیحساییەی نزیک لە دیقەت هەیە بۆتان دەخوێنەوە، بەڵام هەل لە خۆمەوە ڕقەمان ناڵێم بۆی کە هەڵە نەکەم. بۆیە باری حکوومەتی کوردستان و باری کۆمەلگای کوردستان قورسە. نسبەی هەرە زۆری گەنجان کۆمەلگاکە پێک دێنن. دەبێت ئەمانە خوێندە بێتیان بەشی زۆری دەخوێن، ئەبێ زانکۆیان تاوا کردبێ یان لە خوار زانکۆ بێت پەیمانگای ئەو تویان تاوا کردبێت کە بتوانن داخلی بازاری کار بن. ئەگەر ئەوانیان بۆ جێبەجێ نەکرێ فشار دروست دەکەن، کاریان دەبێت. ئەو ڕوانگایە کە دروست بووە حکوومەت مەعاشدا بە هەموو کەس، ئەو ڕوانگایە ڕووخا، ئەو تەجربەیە ڕووخا. حکوومەتی لە ژێریدا بۆ بزوتنەوەی سیاسی لە ژێریدا کەوت و ئێستا بە ئیسلاح ئەتوانێ هەستێتەوە. مۆسم لە کەوتنەوەیە کە نەیتوانی بەردەوام بێت و ئێستا وای لێ هاتووە بۆ بە باو ئەبینین کابراڵێ بۆچی کار ناکەی، وەزم خراپە، بۆچی خراپە، وەڵای هیچ معاشم نییە. وەکەوەی کە لە دنیادا دەبێت خەڵک ئەوها بژێ، لە کاتێکدا دەبێت ئەو کولتورە کۆتایی پێ بێ، دەبێت گەنج پێ بگەیەندرێت لە کچ و کوڕ و ژن و پیا و وابێم مەجالی کار هەبێت لە بازاری کار کاری خۆی بکە. سیاست یەکێک لە کارەکانە. ئەگەر ئیستیقرار هەبێت، ئەگەر ئیستیقرار هەبێت بەشی هەرە زۆری گەنجان بواری سیاسی بەجێ دێڵن تەنیا لە کاتی دەنگدان دێنەوە، دەنگی خواندن بەو حزبەیان بەو تیجارەتەکە دەهەنەوێت سەرکەوێ و حکوومەت بەڕێوە بێت. بۆیە ئەگەر پرۆسەی پەروەردەکردن لە ئیبتیداییەوە لە سەرەتاییەوە تا زانکۆ بە شێوەیەکی باش، بە شێوەیەکی زانستی
واقع بینانەی ئەو تۆی مەدروست کە دوای دەرچوونیان بە پێی بارودۆخی جوغرافیایی ئیجتیماعی و سەرچاوەکانی هی وزە کە ژیانی پێ دروست دەبێت لە وڵاتی ئێمە ئەو هات لەو بواران دەبێت ئامادەکرابن. ئەگەر وانە بێ ئامادەشت کرد بێ بواری کاری نەبێت دوای ئەفتە فشار لەسەر حکوومەت دەفتە بەکاردەندرێ بۆ لە بۆ سیاست و سەرنجام ئەم خۆپیشاندان و بازار سوتاندن و تێرۆر و داعش و ئەم شتانەی لێ دروست بێت کە ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابرد تاقیمان کردەوە و دەبتە زەمینەیەکی بەپیر بۆ کەسانی کە توانایی سەرکردایەتیکردنی ئیتیجاهاتی تونڕەوی ڕووخێنەریان تێدایە، وەک ئەوەی کە من ئەوانە شەخسی خۆم تەحملی نەتایجی باڵێن گلەیەکەی دەکەم، وەک نۆشێروان مستەفا کە ڕاستە شۆڕش گەر بوو بەڵام کەسێکی بەتوانا بوو لە مەجای کۆکردنەوەی تند و تیژەکانی وڵات و لە مەجای دروستکردنی بزوتنەوەیەکی فشارهێنەری وێرانکەر کە لە کۆتاییدا هیچ هەدەفێکی بێ تاقیق نەدەکرا و سەرنجام خۆی ڕۆیشت و ئەم گەنجانەی لە ناو جادە بەجێهێشت. و ئێستا بێ پێی پێ نەکەین نەبێت دیراسەی بکەین و ئارامی کەینەوە داخلی ژیانیان کەینەوە یان بزوتنەوەکانی ئیسلامی سیاسی تونڕۆ لە ئەنسار و مەلاکرێکارەوە بگرێت تا دەگاتە حیزبەکانی تر ئەمانە ڕاو دەکەن و کاتێک کە دەیانێن ناو بزوتنەوەی سیاسی بەکاریان دێنن تەنیا بۆ با بژی باو بژیەکەشان TNT پێیە. ئەگەر بژی بوو ژیان کۆتایی پێدن بە ژیانێکی پاشکەوتوو و ئەگەر ڕووخان بوو TNT بەکاردێنن چەک بەکاردێنن و ژیانی کۆمەڵایەتی ئەکەن بە جەهەنەم. حکوومەتی ئێمە قیادەکردنی ئەم پرۆسەی کردووە لە 28 ساڵی ڕابرد بە پلەی جیاجی. قیادەکردنەکەشی قیادەیەکی باش لەو بێ تەجروبەیەکەوە هەبووە. ئێستا ئێمە کوردستان تەجروبەیەکمان هەیە ستافێکی باشی کەوادری سیاسی هەنەکە ڕەئیان هەیە خبرەیان هەیە ئەتوانن قسە لە چاکسازیکردنەکەدا بکەن و جیلێک پێگەیشتووە کە دەبێت بڕوامان بە تواناییەکانی علمی هەبێت. بەڵام دەبێت لەوە وشیار بین بەم تاقی تەنێ کابرا کە گەنجە و باوەڕ پێ هەیە باوەڕ پێ نەبێت. باوەڕ بە گەنجی نەزانی نەخوێندەوار نییە، ئەبێ کۆنتڕۆل بکرێت. ئەگەر ئەمانە بە شێوەیەکی باش ڕابەری نەکرێت سەرنجام ئەو گەنجانیان ڕێگەی دەرەوە دەگرن وەک ئێمە ئەیبینین وڵاتی ئێمە وڵاتانی دیکە یان کێشەی ناوخۆیی دروست دەکەن یان لەناو حیزبەکاندا فشار بۆ حیزبەکەش دروست دەکەن. کاری دەوێت ژیانی دەوێت ڕوانگاشی وازەح نییە جاریوە هەیە ناتوانێت تعبیر لە خواستەکانی خۆشی بکەن ئەو خواستێک کە هەیەی بەکەل جەمڕ نایێت کێشەیە لە هەم حاڵەتە کێشەی نەزانی هیچ معنایەکی نییە لەوە دەبێت کۆنتڕۆلی بکەیت سەرەنووی عالی تەهیلی بکەیت اینجا داخلی کاری بکەیت هیچ ڕێگەی دیکە لە بۆ ئەم زاهیرەیە نییە. شتێکی دیکە هەیە پێم وایە دەبێت دیسان حکوومەت بیری لێ بکاتەوە و بزوتنەوەی سیاسیش بە تایبەتی ئەوش ئەوەیە کە لە تەمەنی پێش گەنجی مەبەستمەوەی لە تەمەنی 10 ساڵیەوە بۆ 18 داخلکردنی مێرمنداڵان و تازە گەنجان بە مەفاهیمی دینی لە قوتابخانەکان بە ئایدۆلۆژیای سیاسی و بە زۆر جاری وهەیە بیرڕای فەلسەفی کە سەرنجامی ئەگاتە ئیتجاهێکی سیاسی معەیەن وا دەکا کە پرۆسەی پێگەیاندنی ئەو گەنجە زەربەیەکی زۆری بەرکەوێت هەر لە خصوصیاتی نەفسیەوە بگرێت تا تواناکانی تا ئەو قەناعەتانی کە تیا دەچەسپێن زەبری زۆر لێدا منطقی لێوەردەگرێتەوە و زۆر شت جوانی کە دراسی و مەجالیان کردووە باشتر دەتوانن قسە بکەن. بەڵام لە هەموو حاڵتێکە تۆ بینی من یەک نمونەی لەو بوارە بێنمەوە کاتێک کە تۆ ئەتەوێت مناقەشەیەکی باش قەزەیەکی حەق لە بینی لایەنگرانی گەنجانی حیزبەکان دروستکەی زۆر کەم هەیە جمهوری ئەو بەرکە ناحەقە لە مناقەشەی ئەم بەرەدا کە حەقا و قسەکات بتوانێت تەئسیریان تێ بکات هەڵوێستیان پێ تعدیل کات. من ناڵێم با حەزبیان پێ بگۆڕێت بەس هەڵوێستیان پێ تعدیل کات. بۆ نەتیجەی ئەوەیە کە حەزب دین و ئایدۆلۆژیان هەر یەکێک لە بواری خۆی بۆی بۆ بە دین بۆی بۆ بە ناسنامە
بۆی بە تاریخی عایلی بۆی بە عیب بۆی بە هەڵوێست کوڕ بێ بۆی بە کەرامەت و پیاوەتی بۆیە ناحەقیقە قبول دەکات و ئەمە ئەقۆزرێتەوە بۆ ڕووداوی زۆر کارەساتبار 16 ئۆکتۆبر یەکێک لەوانەوە ڕێگە لە پرۆسەی سەربەخۆیی گیرا دە کەسمان نەبینی لە نیوەی کوردستان بێ ناوجەدە بڵێن کاکە من پارتی نیم قەیناکە بەڵام ئەمە پەیوەندی بە مەسەری وڵاتەوە هەیە نەتیجەی ئەو پەروەردەیە ئەگە ناخۆ هەموو خەڵک وڵاتی خۆی خۆش دەوێت و هەموو خەڵک ڕوانگایەکی دیاریکراوی بۆ مەسەری وڵاتی خۆی هەیە ئاستی ئەگەر ئێمە چاومان لە بەرزکردنەوەی توانای گەنجان بێ ئەبێ حکوومەت زۆر بەجددی گراسەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بکات بە تایبەتی و تەمانجاوە پەیمانگاکان و ئەوانە ژەگرتەوە ئەگەر ئەوانەی ئیسلاح کران کادری نوێ دێنە مەیدان باسێکی دروستە بێ سەرچاوی زانیاری دەست بزوتنەوەی سیاسی چکەوێ ڕەنگە داتەوە لە نێو ڕێکخراوەکانی حزبیش ڕێی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکانی جەماوەریش لایەکی تر کە زۆر تەئسیر لە کەفاءەت و لە توانایی گەنجان دەکات ئەو تەنگ و چەڵەمەی ئابووری سیاسی عەسکەری بەردەوامی وڵاتی ئێمە وای لێ هاتووە متمانە زۆر کەم بۆتەوە بەوەی کە لەم تەنگ و چەڵەمەیە گەر قورتار بووین تەنگ و چەڵەمەکەی تر درەنگ دەیان لەوانەیە نەیان بە جۆرێکی تر بێ ئەمەیان لە ڕاستیدا هیچ کێشەی نابزوتنەوەی سیاسی سەرکردایەتی نێوان حزبەکانە کەوە دەبێت چارەسەر بکرێت چارەسەرکردنەکەی قسەی ئێستا نییە بەڵام گومانی تیانی ئەبێ چارەسەر بکرێت کە دەڵێن دەبێت حکوومەتێک بەهێز بە ئێستا ئەوروپا و ئەمریکا لە کوردستان ئەوێ کە دەڵێن ئەبێ حکوومەتی بەهێزان هەبێ حکوومەتی بەهێزەوە تەنیا پارەمان بۆ دەنێرن و وەکو جاران پارەمان هەموو هیچ بەهێز نەبووین تا پێش 2014 نە حکوومەتێکی بەرەو پێش نەبزوتنەوەیکی سیاسی مستەقر هەبوو گەشە سەندن هەبوو بەڵام بەرنامەی تیانە بوو نەیکەینە سەفەر بەڵام مەشاکلی زۆر لەگە خۆی هێناوە نەبووینە خاوەنی ئابووریکی ئەو تۆ کاتێک کە یەک مانگ میزانی عێراق نێ بتوانین لە سەپەی خۆمان بۆسییان سەر ئەو هەموو سەر سامانی کە هەمانە بە حانەمان بوو حکوومەتی بەهێز و حکوومەتی باش کە ئێستا دنیاش داوا دەکەنەوەیە کە ئەو حکوومەتە جارێ ئەوەی گوتمان تێدا هەبێ دووهەمیان تەبایی تێدا هەبێت تەبایی سەر بەرژەوەندی نیشتیمان دروستە بێت تەبایی ئەو دروست نابێت سەرکردەیەک لەگە سەرکردەیەکی تر بینی باشیان بینی باش نییە سەرکردەکانی سیاسی ئەمڕۆ دەبێت ئەو قۆناغە تێپەڕێنن و هەر سەرکردەیەکی سیاسی لە ناو حزبەکاندا کە زۆرن ئێستا ئەوترێ سەرکردەی سیاسی ئەندامانی مەکتەبی سیاسی و شخصیاتی مؤثری ناو ئەو حزبانە کە تەئسیر لە بڕیاری سیاسی دەکەن ئەگەر تەجاوزی قەزایی شخصی و تاریخی شخصی نەکەن ناتوانن لە سەرکردایەتیکردنی ناوبزوتنەوەی سیاسی بەردەوام بن وەگە بەردەوامیش بن دەکەونە گۆشەیەک کە سەرنجام عەزل دەبن وە کۆمەلگای نێودەوڵەتیش ئێستا لە ناو پرۆسەکەدا چونکە کوردستان بۆتە بەشێک لەو مەنتیقەیە کە بەرژەوەندی نێودەوڵەتیش تێدا تەئمین دەبێت حکوومەتی باشی ئێمە بە ساختکردنەوەی ئەو بابەتانە دروستە بێ کە تەبایی لەسەر بنەمای چی دروست بێت خاڵەکان دیار بوو ئەبێ کەشە بکرد جۆرێک لە بێدەنگی لە کاتی گفتوگۆکاندا هەیە کە ئەوە لەوانەیە یارمەتی تێکەڵبوونی مجتەماع لەگەڵ کۆمەلگا لەگەڵ بزوتنەوەی سیاسی بەوەی کە ڕەئی هەبێ فشار لەسەر ئەو تەرەفە دروست بێ کە چەوتە هەڵەیە ئەو بێدەنگی وا دەکا ئەو فشارە دروست نەبێت لەم پرۆسەیەدا تەبیعەتی وڵاتی ئێمەیە کە ڕۆشنگەرانیان ڕۆشنبیرانی سیاسی و اجتماعی لە بوارەکانی دیکەدا دەوریان هەیە هەموو کۆمەڵگەکاندا ئەوانە هەن ئێمە قۆناغێکمان تێپەڕان کە پێشی 20 ساڵ ڕۆشنبیران ئەو کەسانە بوون کە بە جوهدی خۆیان بە خوێندنێکی دیاریکرا و بە تەجربەی سیاسی بە کەفاەتی کە هەیان بوو شتێکیان بەرهەم دێنا و تەقدیمی بزوتنەوەی سیاسی و یانە بوارەکانی دیکەی ژیانیان دەکرد ئێستا پێشکەوتنی دنیا پێشکەوتنی ئەلەما و تەکنۆلۆژیای کە زانیاری بەلێ شاو دێنێ پەروەردە بۆتە کارێکی ئاسان کۆتایی بە دەوری ئەو جۆرە ڕۆشنگەرانە هێنرا چونکە ئێستا کەسێک ناتوانێت ئاماتۆر بێواتە خۆی مامۆستای خۆیەتی کتێبێک لەوێ قسەیەک لەوێ بیرکردنەوەیەک لەوێ ئەو دوای لە پێم وایە ئەو کەسە ناتوانێت شوێنی خبرەی دنیا بگرێ
وە شوێنی ئەم هەموو زانیاری و زانستە بگرێکە ڕۆژانە لەم جیهازانەوە لە بەردەستی هەموو کەسێکدایە کەواتە بێ ئەو گوێ بەوان نەدەین و عەمەلیانیش ئەم جۆرە ڕۆشنبیرانە دەوریان کۆتایی هات جاران کە نەبتە فشار بۆ سەریان جاران چیرۆکنووسێک شاعیرێک ڕۆژنامەنووسێکی کە خۆ پێگەیەنار یانە هەندێک کەس لە بواری سیاسیشدا توانایەکی دیاریکراویان هەبوو دەوریان هەبوو لە ڕۆشنگەری گشتیدا و کەسیش حسابی هەڵپەز و داپەزی مەواقیفی بۆ نەدەکردن بەڵام ئێستا ئەوانە عەمەلیان پاشەکشیان کردووە ینی پاشەکشیان کردە بۆ مەجالی تایبەتی خۆیان ئەوەی کە ئەدەب و ڕۆشنبیری عامە لە مەجالی خۆی خوێنەری خۆی هەیە لە مەجالێکی دیاریکراوە و لە مەراکزی تایبەتیدا دەبێ بەشدار بێت نسبەی بەشداریەکەی چەندە کارەکە ئازانی بۆ ئەوەی کە ئەو مەجالێک کە ئیحتیمامی پێدا یەک سەرچاوەکانی ئەمین بن دوو ڕێگەی هەبێ شەبەکەیەکی هەبێ بتوانێت استفادە لەو خبرە و شارەزایی دنیا بکات لە مەجالی خۆی و لەگەڵ شارەزایی و خبرەی ناوخۆشیدا لە شەبەکەیەکدا پەیوەندی هەبێ تا سەرنجام ئەوەی کە پێی دەگوترێت بیرروڕا یان پێوترێت تیۆری لە مەجالێکی دیاریکراودا ساغ بۆتەوە ئەو بە کەفاەتی خۆی توانێت ئەنجاوەکە ڕۆشنگەری بەکاری بێنێ بەڵام هەر لە خۆیەوە پێم وایە بفەرموێ دەبێت ئێمە حەدیش لە بۆ ئەوانە دابنین جگە لە زەر هیچی دیکەی نییە هەر بۆیە توندڕۆکانی کە 10 ساڵ لەمەوە پێش بینیمان ڕۆشنبیرەکانیان لەو نوعان ئەوانەیە کە گوێیان لەوە دەگرن ئەگەر قسە و خوێندنەکانیان قسە و نووسینەکانیان بێن لە شوێنێکی دەراساتدا بەسەری بکەیەوە ئاساری بەسەر پاسارەوە نییە هەر بۆیەش ئەنجامی ئەم زوتنەوە سیاسیانی کە ئەمانە ڕۆشنگەری بوون ئاساری بەسەر پاسارەوە نیە نە هیچیان بەدەستێنە نە کەسەکان پێگەیشتن نە وڵات ئیستیفادەی کرد و نە ئەو مەطلەبانەش کە گوترابوون هەمویان ڕاست بوون و نە ئەوانەی ئەوەندەیش کە ڕاستش بوو بەدەستات کاری غەڵەت لەسەر بنەمای ڕوانگای غەڵەت کە ببێتە مەجالی کردەوە نەتایجی تەنیا ڕووخانە هیچی دیکەین یان ئەوەی کە هێزەکانی ئیسلامی دەیکەن ڕۆشنگەرەکانیان ئەم کەسانن کە من وتم دەوریان کۆتای هاتووە و هەر یەکێک لە کارەکانی کە ئێستا فکری سیاسی دینی لە کوردستان دەیکات ئەوە یەکە مامۆستایانی ئاینشی هێناوەتە ناو ئەو تیپی ڕۆشنگەرانی خۆی بەو مانایە کە مامۆستایانی ئاینی شوێنی دیاریکراوی خۆیان لە سەقافەتی وڵاتی ئێمە و ناو وعی ئیماندارانی کوردستاندا هەیە دەبێت ئەوەش چارەسەر بکرێت مامۆستایانی ئاینی ڕۆشنبیر نین ڕۆشنگەر نین ئەمانە کاستێکی دیاریکراون لە نەقڵکردنی عیباداتدا دەخوێن و ئەبێ بەس ئەوەندەش نەقڵکەن هیچی دیکەن لە ئەستۆنیە هیچی دیکەش نازانن ئەم زەمانە پێشکەوتنی موەسساتی پەروەردە هی تەندروستی سیاست پێگەیاندنی گەنج ئینتاج و هەرچی کە ناوی لێ بنێ بەکەڵکی ژیان بێ بە قسەی مزگەوتان دروست ناکرێت ئەبێ شەرم لەوە نەکەین ئەوە بەمانای بەرەگابوونەوەی دین نییە دەبێت تعریفەکە لە شوێنی خۆی دانێ مامۆستای ئاینی دەوری ڕۆشنگەری پێدەن تۆ ڕۆشنگەرنی دەوری ڕۆشنبیری پێدەن تۆ ڕۆشنبیرنی تۆ کاستێکی دیاریکراوە یعنی طبقەش نین توێژێکی ئیجتیماعی دیارین کە لە هەموو کۆمەڵگەکاندا هەنە لە شوێنی خۆیان دابدرێن دەبێت تێژ بگەیەندرێن یعنی هەتا تێگەیاندنی مامۆستایانی ئاینی لە بەرژەوەندی ئەوانەکە تێبگەیەندرێن کاری ئێوە نییە ئەوەی کە ئێستا تو دەبینی هەر مامۆستایە مۆبایلێک لە بەردەمی خۆیدا بنێ چی بێ سەروبەریە بڵاوی دەکاتەوە مزگەوتێکیشی خۆشتر لەو قاعەیە ئێستا قسەی دەکەین لەبەر دەستێتی و کەس پێناڵێتەوە مەرکەزێک نییە بۆی تەدقیقکە ڕاست دەکەیان ڕاست ناکە توندڕەوەکان لێوە دێندرێن هیچ فەرقێک لەبینی دەوری ئەو مامۆستایانی ئاینی لەگەڵ ئەم ڕۆشنگەرانی کرد لە سلێمانی و شارەکانی دەوروبەری گەنجیان هانەدا بۆی کە بازار بزوتێنن مەقەرەکان بزوتێنن خەڵک بکوژن هیچ فەرقیان نییە هیچ فەرقیان نییە لەگەڵ مەلاکەکان کە خەڵک هانەدا بۆی کە بن بە ئەنساری ئیسلام یان ئەو مەلایانەی کە جیران و گەنجیان دەناردە ناو داعش نەتیجەی ئەم بێسەروبەریە لە دەور پێدانی ڕۆشنگەری بە خەڵکانی نەزان ئەوەیە کە بینیومان
ڕۆشنگەرانی ئەم زەمانە ئەو کەسانن کەوتم پێگەیشتون ڕوانگەیان دیارە غەڵەت بکەن قابلین ڕەخنە لێگرتنن و لە شوێنی خۆی ئەخێنە مووقعێک مناقەشەیە کە پاشەکشێ بکەن کە لەو پرۆسەیەدا فێریش بن وە شتێک نییە بە ناوی ڕۆشنبیری بڵێم من گوتومە و خەڵکێکی بە قسەمەکە و بەرژەوەندیم هەر لەوەدایە و عینات بکە وەکو مەسەڵەن ئەو مامۆستایانی کە ئێمە لەسەر مینبەرەکان دەبین یان وەکو کەسانی ناو بزوتنەوەی دینی لە کوردستاندا کە بە کەیفی خۆیان ئەحکامەدەن و هەندێکی ئەگاتە سەلامەتی ژیانی خەڵکیش و کەس نییە پێیان بڵێ بوەستن و بۆ خۆشیان ڕۆژێک مەسئولین بەرامبەر بە قسەکانی خۆیان تا کارساتی گەورەشی لێ دروست بێ بۆیە دەبێ زۆر بە دەقیقی ئەم دوو دەورە لێک جیاکەینەوە ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوەکانی جەماوەری دەوری زۆر گرنگە ئەبینی ئەوە بێ ئەوانش ئیسلاح بکرێن یعنی داو بێتەجربەی ئێمەدا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش بوون بە بەشێک لەو پرۆسەی کە لە کوردستاندا کەم و کوڕی زۆردایە ئیشی ڕێکخراوی مەدەنی کاری سیاسی زۆر وازەح نییە و کاری حکوومەتیش نییە بەڵکو یارمەتیدانە بەو بەشە لە هاوڵاتیان کە پێویستیان بەوەیە کە خۆیان دەرخان بیرواوەڕەکانیان دەرخان پێویستەکانیان دەرخان یان تواناکانی کە بەهانا گەیشتنە کۆکەنەوە ئەوەی کە پێی دەوترێ لە عمل لە کردەوەدا شاڕێن یان پردم لە بینی حکوومەت و موسساتی ڕسمی لەگەڵ خەڵکی کە لەناو ئەو موسسانە دانینە. لە لایەکی دیکە من چەند ماوەکان 5 دقیقە لە لایەکی تر سەرکردە ئەو پرۆسەیەکەم باسیەکەم ئەبێت لە سەرکردایەتی سیاسی ئێمەشدا ساغ بێتەوە ڕوانگای وازەحی هەبێ بۆ ئەوەی کە هەموو ئەو کارانە بە حکوومەتی کوردستان دەکرێت دام و دەستگای حکوومەتێکە کۆمەلگای ئێمە پێش دەخاو دەیگۆڕێت خەڵکی دیکە نییە حەزب دەبێت دیسان هەوڵێکی زۆر بدا لە نێوڕێکخراوەکانی خۆیدا ئەو ڕوانگەیانی کە ساغ دەبنەوە بڵاوی بکاتەوە و ئەو بەشە لە حزبیەکان لە تێکۆشرانی حزبی لە گەنجان کە عینات دەکەن بەرژەوەندیان لەگەڵدانیە میکانیزمی ئەو تویان بۆ بدۆزێتەوە تاوەکو باش تێبگەن و ئەگەر پێویست بە تعدیلی شوێن بێ شوێنیان بگۆڕن کە دەبێت ئەو حزبەکە بەردەوام نوێ دەبێتەوە ئێستا ئەوێ ئەو پازە گەورەیە بارێ دەبێت ڕوانگای زۆر وازەح بێ و هەموو تەنزیماتی حزبی و جەماوەری حزبش دەبێت لە پشتی بێت. ڕوانگای ڕوونیش هەر ئەوانەیە کە ئێستا من باسم کرد تەمان کەمێکێتی چونکە ئەم باسێک نییە کە ئینسان بتوانێت لە دانیشتنێکدا هەمووی ساغ کاتەوە. ئەگەر ڕوانگای سەرکردایەتی سیاسی وازەح بوو ئەو کات لە ناو حکوومەتدا مەجبورە بن کە گۆڕانکاری لەسەرەوە بەرەو جیلی گەنج پتەوترەکرێت پێشدانیش هەبوو پارتی جاریەکەمی نییە کە بڕیاری نوێبوونەوەدا بەردەوام هەی بووە هەندێک قۆناغ زۆر سست بووە هەندێک جاریش کە ئەدەبتە زەورەتی تاریخی دەیکەن. ئێستا دوای ڕێفراندۆم و دوای شەڕی کوردستان و عێراق و دوای ئەو گەڕانەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردنی کوردستان و ئەو ئیسەدادی نێودەوڵەتی هەیە بۆی کە هەڵسینەوە هەڵسانەوەیەکی باشش و دەورێکی زۆر پڕشنگدا لە داهاتووی منتیقەکە بەنسیبی کوردستان و میلەتی کوردش دەبێت حکوومەتی بەهێز ئەو حکوومەتەیە کە لە هەموو ئەو ئەرکانە بگات بەرچاوی سەرکردایەتی دەبێت ڕوون بێ و دەبێت کەوادری شارەزا لە حکوومەت لەو شوێنانە دابنێت کە کارەکانیان پێ بکرێت. ئەگەر ئەوە بکرێت ئۆتۆماتیکی یان سامانی گشتیە پارێزرێت ئێستا سامانی گشتی ناپارێزرێت. وڵاتێک ناتوانێت پێشکەوێت کە سەرمایەکەی پەرت و بڵاو دەبێت. دەوڵەتی بەهێز بە اقتصادی بەهێزە جەیشی بەهێز بە اقتصادی بەهێزە اقتصادی بەهێز بەوەی کە تۆ جغرافیای سیاسی وڵاتی خۆت دەزانین سەرچاوەکانی دارایی وڵاتت نەک دەپارێزی بەڵکو لە سیاسەتی حکوومەتدا لە دیپلۆماسی وڵاتەکەتدا ڕێی بۆ دەکەیەوە دەیپارێزی. ئەگەر تۆ لە دەرەوەی پارێزی لە ناوە ئەبێ بە سیستەمێکی ڕێکوپێک و ئەو ڕێکوپێکی لەسەر قاعدەیەکی واقعی و علمی بێکە بەردەوام بەرەو تۆکمەیی بڕوات. قەت پاکی دەستپاکی ئینسان بە نەسیحەت چارەسەر ناکرێت دەبێت سیستەم هەبێ
سامانی وڵاتی هیچ کەسێک نییە، هی حکوومەتە. حکوومەت ئەتوانێت قیادەی سامانی وڵات بکات، ئەنجا بەدام و دەستگای بکەیتەوە کەوا هەیە نەک مەبەستم کە بڵێم هی حکوومەتە بە مەفهومی سۆسیالیستی بێت. بەوە متمانە دروست دەبێتەوە. بۆ متمانەش ئەبێ ئیش بکرێت، ئەبێ ساغ بکرێتەوە، ئەبێ حەزبی ئێمە حکوومەتی ئێمە لای خۆیەوە بزانێ متمانە لە نەتیجەی ئەو پرۆسەی 28 ساڵە لەکوێ لە لای خەڵک بریندار بووە، لەکوێ کەم بووەتەوە. ئێمە هەمومان نێو عائیلەکانی خۆمان و کەس و کارمان و گەرەکانمان ئەژێین، ئەزانین متمانە زۆر لاواز بووە. مەبەستم لە متمانە لاوازبوون ئەوە نییە کەس بینێ ئەندامی حزبی خۆت فەنگ دەزاتێ و دژت دەوەسێ، نا، بەڵام کاتێکە بۆڵە بۆڵی کرد وتی حزبایەتی خۆم دەکەم دەنگکردم بەڵام ناژبێت، ئەوە خەتەرە، ئەبێ ئەوە چارەسەر بکرێت. کاتێکێک حزبی نییە بەڵام تاعنە ئەم هەموو بێسەروبەریە دەبینێ و تۆ تەنیا دەست بە مەبدەئە گشتیەکانی ڕزگاری نیشتیمانەوە ئەگری، تەنیا ئەوەیە قووەتی بەهێزی مەناقەشە دەبێت لەوە قورتارمان بێ. ئەوە لایەکە شانازیە، لایەکەی ترەوەی دەبێت حکوومەت زۆر بە ئاسانی ئەم پرۆسەیە تەواو بکات و متمانە بگەرێتەوە. متمانەش بەوەیە کە ئەزمە تەنگ و چەڵەمەی ناوخۆی کەم ڕوو ئەدا، ڕووبدا چارەسەری هەیە، متمانە بەو هەبێ ئێمە کارمان کردو لە 28 ساڵە پرۆسەیەک بنیادنەرە نەمان هەبووە، ئیسلاحات بەمانای ئەوە نییە کە لە سفرەوە دەست پێ یەکەین، هەر کەسێکە وا بزانێت لە سفرەوە دەست پێ یەکەین. ئەمە ڕووخێنەرە. زۆر لە وەزیرەکانی ئێمە لە ماوەی 28 ساڵدا قسەیەکیان هەبوو تقریبان زۆر بەیاندایان کردەوە، من هاتووم لە سفرەوە دەست پێ دەکەم، لە کاتێکە خۆی یان خوێندەواریەکەی تەواو نەبوو یان اختصاصی لەو مەجال نەبوو کە بۆی کراوە بۆ وەزیر. وازانین کە حاڵی وەزیرەکانی گشتی بە گشتی قسە ناکە، بەڵام زۆربەی ئەم وەزیرانەی کە دادەنران لە کوردستان و حزبەکان بڕیاری سێڕاعاتی ناوخۆی حزبی یانە بڕیاری حزبی بۆ هەدەفێکی دیاریکراوە زۆر کەم هەبوو کە وەزیری شارەزا لە مەجای شارەزا دابدرێ بۆی کابرا هەردێک من لە سفرەوە دەست پێ دەکەم. وە ئێمە لە ئەنستۆی تۆژینەوە گەشتبدان لەگەڵ بەش لەگە هەموو بەڕێوەبەری گشتەکانی وەزارەتەکان دانیشتین بۆی کە ئەم تاریخی 28 ساڵە بزانین. وەزیری وا دێ تێکدەری هەموو بڕیارەکانی پێشخۆیەتی، وەزارەتەکە تووشی سەرگێژیەک و تەنگ و چەڵەمێک دەکات، کەسیش بەهانایەوە ناچێت، چونکە ئەم وەزیرە حەزبەکەی لە پشتێتی دەبێت کۆتایی بەوە. حەزب حەقی هەیە 4 وەزیر هەبێ، بەڵام ئەبێت 4 مختصی باوەڕ پێکراو بۆ ئەو جیهانە. مدیر عامی هەیە دەبێت کادری ئیداری باش شارەزا لەو مەجالە قابلی نەقد قابلی گۆڕان ئەگە سەرکەوتنە بن دەبێت دابنێ. بەم شێوەیەکەوە حکوومەت ئەتوانێت متمانە بگێڕێتەوە و متمانەیەکی بەهێز کە کۆمەلگا قەلق نەبێت، کۆمەلگا دوودڵ نەبێت، دڵڕاوکەی نەبێت، باوەڕی بەو قسانە هەبێت کە گوێی لێ دەبێت. ئەم لایەنە کە مکۆلیتیدا هەیە دەبێت چارەسەر بکرێت. شتێکی تر هەیە کە تەکاندان بەم قۆناغی ئێستا پێویستی بە مطلقی نابڵام پێویستی بە ستافی نوێش هەیە. ستافی نوێ لە خوارەوەی سەرۆکایەتی لە ناو حکوومەتدا و لەوانەیە لە ناو حزبیشدا، بەزیان باسی وڵاتەکەین حکوومەت لێ مەسئولە. بەو مدیر و وەزیر و کاربەدەستانەی کەوا لە مەجالی ئەواندا کەم و کوڕی هەیە ئیسلاح ناکرێت. بەو مانایان یەکەوە ئەمانە تەفروت و نابکرێن، نا ئەوان توان جیان بگۆڕن لە شوێنی دیکەدا کاری زۆر داهێنەرانەکە، بەڵام پێویست بە گۆڕانکاری هەیە. ئەم گۆڕانکاریەش نابێ بە شێوەی دەف لێدان و غەزایی بێ، ینی دەریانەکەین تەفروتیانەکەینەوەی هیچیان نەکردەوە. ئەوە چکە ئەو نەفەسەش هەیە. ئەگەر بەڕوانگای وازەحی سەرکردایەتی ئیسلاح و هێنانە پێشەوەی گەنجان دەست پێ بکات، گەنجی پێگەیشتووی بەتوانە بۆ شوێنی دیاریکراو بە میکانیزمێکی دیاریکراو دەبێت ڕابکێشرێت. میکانیزمی دیاریکراوی مەدروس گەنجی لە فڵان مەجال شارەزا لە هەرەمی دەسەڵاتدا لە شوێنی دیاریکراو دایدنێت، نە زیاتر نە کەمتر. ئەگەر کەمتر بێ هەند باشتر، چونکە ئەگەر کەفاعەتی هەبێ کەمتر دانرابێ منافەسە ئەکا بۆی کەوا سەرکەوێت. چ لەوە خەتەر نییە تۆ گەنجی بێکەفاعەت لە شوێنی بڕیادەر دابنەی کە هەم وێرانی دەکا هەم خۆی پێناگاوە هەمیش بۆ ئالێتی دیفاعی خۆی دروست دەکا کە بە ئاسانی لەو شوێنە دەستکاری نەک. 5 دقەشم دەدەیەوە نیە بۆی کە تەواوی کە لە ئەخیردا ئێمە
دەوڵەتێکی مەدەنیمان دەبێت ئەوەی کە پێی دەڵێن ئێمە ئەلمانین بەو مانایە کە لە دژی دین و هەرچی فەرهەنگی کۆنی کوردستانی نە ئەوەش دەبێت ساخێنەوە دینی خۆمان دینەکانی کوردستانمان خۆش دەوێت تاریخی ئێمە لەگەڵ ئەوانە هاتووە خەڵکی ئیمانداری وڵاتی ئێمە حەقی خۆیانەوە هەموو خەڵکی دنیا تقوسی دینی خۆیان بکەن بە دینی جیاجیا بە میلەتی جیاجیا بەڵام ئێستا مەجای مناقشەیەتیانەوە بەر لە 21 ساڵ من لەلایەن سەرکردایەتی حیزبەوە ڕاست پێدرام کە بەمە دروستی بکەومە مناقشەکردنی فکری سیاسی ئیسلامی و زۆر بە حەزەریشەوە دەبوایە هەنگاو بنین چونکە 1 سانتیمەتر زیاتر هەولێر یان شارێکی تری دەکردە ئەزمەیەکی گەورە وە چەند جاریش لەوەدا دەستمان دەسووتە ئێستا پێش 20 ساڵ نییە ئێستا بەوازحی دەکرێت دنیا زۆر گۆڕراوە لە 20 ساڵی ڕابردوو دنیا بەقەدەر 500 ساڵی ڕابردوو گۆڕانکاری بەسەردا هاتووە توانایی بیرکردنەوەی ئینسان بەقەدەر 500 ساڵ لەوانەیە زیاتریش ئامادەکراوە تەبیعەتی ئینسان لەوەدایە سیستەمی عەقلی ئینسان ئەتوانێت ئەگەر باش زانیاری بدرێت بخێتە ناو پرۆسەیەکی عەمەلی کە بە خەڵکی ژیان بێ قدرەتی بیرکردنەوەی هەیە کە ئیسلاحی 1000 ساڵی ڕابردووی بیری کۆمەلگاکەی خۆی بکات و بە قسەی نەکات ئەم حاڵەتە تەقریبەن لە کۆمەلگای ئێمەدا هەیە بۆیە دەکرێت بڵێن هیچ دینێک بێ ئەوەی هیچیان خراپ بن توانای بەڕێوەبردنی کۆمەلگایان نییە دین نابێ لە بەڕێوەبردنی کۆمەلگان نزیکەوێتەوە لەوانیش دینی ئیسلام ئەم دینی ئیسلامی ئێمە کە بڤە بوو باسی بکەین لە سعودیە ئێستا وای لێ دەکەن یعنی وای لێکەن کە لە سیاست دوورکەوێتەوە دنیا لە نەتیجەی حکمی دینی کۆمەلگای ئیسلامی لە وڵاتانی ئیسلامی داخلی تەنگوچەڵمێکی گەورەی ڕوخێنەر بوو ئێستا هەموو دنیا شەڕەکە لێرە دەکەن تا کۆمەلگای ئیسلامی ئیسلاح نەکەن و دین و دەوڵەت لێک جیا نەکەنەوە ئەم قسەیە با لە بینی ئێمە و ئەوانی لێرە دانیشتە هەبێ شەڕ کۆتایی نایە تەنگوچەڵمە کۆتایی نایە چونکە ئەگەر بگەڕنەوە تیرۆر کۆتایی نایێت و پاشکەوتن کۆتایی نایێت بۆیە دەبێت لەوە شەرم نەکەین جاران مناقەشەی مامۆستایەکی ئاینی کادرێکی ئیسلامی نەدەکرا ئێستا دەبێت مامۆستایانی ئاینی ڕاکێشینە ناو مناقەشاتی گەورە پێی بڵێن تۆ دەورێکی دیاریکراوت هەیە فڵانشت نازانی و ئەگەر نەزانی عەیب نییە ئەتەوێ فێربی بڕۆ بخوێنە بڕۆ منافەسە بکە لە بوارێکی دیکە وەرەوەمەیە کادری سیاسی کە ئایدۆلۆژیای توندڕەوی ڕۆژانە بە ناوی دین بڵاو دەکاتەوە دەبێت گەنجانی ئێمە نەک بە توندڕەوی بە زاناییەوە ئەم مناقەشەیە کە ئێستا منوتم بیبنە ناو ماڵی بیبنە ناو حەزبەکەی وە بە هێمنی بە ئیحترامگرتنیش بەبێت تند و تیژی دەبێت ئەو مناقەشەیە ئیشی گەنجانە بەڵام ئەبێت گەنج باش بزانن نەیزانن وەزەکە خراپ بکەن دوشتم ماوە یەک ئەوەی کە پێکاتەکانی کوردستان دینی بن یان قەومی بن دەبێت ئیعادە نەزەر بە دەوریاندا بکرێتەوە ئێمە ئەزانین کە هەموو لە ڕووی قانونیەوە قانونی باش هەیە بۆیان بەڵام سیراعی سیاسی وای کردووە پیاوەکانیان بۆ هەڵدەبژێرین ئەندام پەرلەمانیەکانیان بۆ دیاری دەکەین مدیرەکانیان بۆ دیاری دەکەین ئەوانەش تەنیا بەرژەوەندی خۆیان دەپارێزن ئەسڵەن ئاگایان لە پێکاتەکەی خۆیان نییە بۆیە نەبتە گشتاندن نەبتە ئیهانە لێم قبول بکەن بە نیەتی پاکەوە دێڵێم زۆربەی ئەوانی کە نوێنەری پێکاتەکانن لە ناو پێکاتەکەی خۆیان ناو کۆمەلگا مەحدودەکەی خۆیاندا کەس نەک گوێیان لێ ناگرێت خەریکە حەرەکاتی دژیان دروست دەبن ئەم ئیسلاحە ئەبێ ئەوە بگێڕێتەوە نابێ با ماندوو بین نوێنەری باش لە عنکاوە بێتە پەرلەمان بۆچی بە سەعاتێک حەلی بکەین نوێنەرێکی خراپیان بۆ دابنین و ئەوانش لە ماڵی خۆیان زەقەی چاویان بێ لە فەیسبووکدا دەنووسن دەنگەکانی ئێمەیاندا ئەوە دەچ جارێک دوو دەورێکی پەرلەمانی دوو سێ ئەنی ئەمە لە ڕووی شەکلیاتی دیموکراسی دەکرێت کەس نییە ئیسپاتیکە حەق نییە بەڵام هەمویان ئەو کەسەی کوتکی ناو هەمبانەی پێ دەکەوێت دەزانێت لە کوێی پێ دەکەوێت و کوێی دێشێت پێکاتەکان بەردەوام لەژێر زەرەباتی کوتکی ناو هەمبانەدان نەزانم ئەوانەی گەنجن لەوانەیە چیرۆکی کوتکی ناو هەمبانیان نەبیست بێ با دوایی لە کەسوکاری خۆیان برسن زۆر گرنگە متمانەی پێکاتەکان بگەڕێتەوە چونکە
گەشی کوردستان لە هەبوونی پێکاتەکانیدایە و پشتیوانی کردی کوردستانی لە دنیادا بەشی زۆری هەر جگە لە عەدالەتی قەزەکەمان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پێکاتەکانیش پارێزراوە. ئەوی تریان کەرامەتی مرۆڤ دەبێت پارێزراو بێت. کەرامەتی مرۆڤ ئەو جارنامەی گردوونی مافی مرۆڤە کە هەل لە فەیسبوک لێ بدەن لەیان لەو ئەنتەرنێت هەموو کەس ئەتوانێت بە ڤیدیۆ بە خوێندەواری بیخوێنەوە زۆری بخوێنەوە. ئەمە هەندە ڕاستە، هەندە ئینسانیە وەقەتیش گۆڕانی بەسەردانایەت ئللا بەرەو چاکردن بڕوات. ێژەوەیە کە دەبێت لە وڵاتی ئێمەدا ژنان بە ئینسان حساب بکرێن. ئەوە بەس نابێت قسە بێت، ئەبێت کردەوە بێت. دەبێت بۆ ئەوەیان زانیاری ینی پرۆسەیەکی دیکەی ڕۆشنگەری بەکاربێنین چۆن ژن بە ئینسان حساب بکرێن. دەبێت زۆر لەو قەناعەتی ئیجتیماعی کە هەمانە بیگۆڕین، هەروەکو چۆن دەوری مامۆستایانی ئاینی و تونڕەوی دینی لە حیزبەکاندا تێیدەگەین و کۆتایی پێدەنین لە ناو مێشتی ئێمەشدا لە ناو پەروەردەی ئێمەدا ئەم تونڕەویانە بوون نەقڵ بوون بە مەفاهیمی زۆر مقەدەس کە مقەدەس نین. دەبێت ئەوانە لیان تێبگەین لە پەروەردەی ماڵەوە تا دەگاتە قوتابخانە تا زانکۆ تا ژیانی سیاسی و تا دەوری حکوومەتیش. کەرامەتی ئینسان بەوەیە کە تند و تیژی لە هەموو بوارەکانی کۆتایی بێ مناڵ بەپارێزرێن. ئێستا لە هەولێر هەموو ئەوانەی من دەڵێن هەولێر ئارامترین و پێشکەوترین شاری کوردستانە لە سلێمانی لە دەهۆک لە شارێکەکان ژمارەیەکی یەکجار زۆری مناڵان تیجارەتیان پێوە دەکرێت کەس لیان ناپرسێتەوە. چێ ئەزانێ ئەو مناڵانەی کە لەو شەوانە تا ساعت 12 شەو لە دەستی خەڵکانی بێ ئینساف دانابێت. ئەمانە چێن؟ چیان بەسەر دێ؟ جاخۆگەر پێیان ڕانەگەین ئەمانە مجرمەکانی سپەی نیابن. وەوە تەجربەی کۆمەلگای بەشەری جیالەوەی گلیشانەوەی کەرامەتی ئینسانە لە بەرچاوی هەمومان. و ئەو هەموو تەنگ و چەڵەمەی کە لە بواری ڕێگرتن لە ژناندا هەرچەند پێشکەوتنێکی زۆر هەیە ئەبێ بیزانین هانی بدەین. کەرامەتی مرۆڤ بەوەیە لەسەر ئەساسی ئەوە حیاتی سیاسیش تعدیل دەبێت، دیموکراسی باشتر دەبێتەوە، ژیانی ئیجتیماعی پتر پێش دەکەوێت. من پێم وایە ئەو کۆتایی قسەکانم ئەوەی کە لە پێشمانە دەست پێکردنی ئەو پرۆسەیە هەمووی بە یەکجار نایەتە دی ئابێ داخلی مناقەشەیەک بین، یارمەتی سەرکردایەتیش بدەین، یارمەتی حەزبش بدەین، یارمەتی حکوومەتیش بدەین و لە مناقەشەکردن لەسەر بنەمای بەڵگە ماندوو نەبین. مناقەشە نەکەین فکر ساغ نابێتەوە، مناقەشە نەکەین لەسەر کێشەکانمان ساغ نابینەوە کە حەلی بەقام ئەقاڕایە. کەمێک زیاد ڕۆیشتم داوا لێبوردن لە تۆ لە جەماعەتیش دەکەم. هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ برایبارەتان کاسەرۆ گەگمان دی بۆ یاوشکردنەوەکانی خۆی بە شێوازێکی سادە زانستیانە و زۆر بەڕوونی و پاراستنی وەحدەی مۆزوعەوە پێشکەش کردین و بە شێوەیەکی گشتی قسەی لەسەر هەموو بوارەکان کرد. ئەوەی پێگەشتن ئێمەدەتە پێویستمان بۆیە کە ناودام دەستگا و مؤسساتی خۆمانە بەنابەرین بۆ فاکتەرەکانی بە یاساییکردن، عەقلانیەت، پەروەردەیەکی دروست و شارستانیانە، هەروەها زۆر بەڕوونی قسەی لەسەر ئایندەی گەنجان و داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و تۆمەتکردنی مؤسسەکان کرد بۆ خۆپاراستنمان لە بجێتنەوە سیاسەت و ئەنارشیزمەکان کە هەمیشە دەبنەهۆی تێدانی شیلاتی کۆمەڵایەتی. ئەوەی دەمێنێتەوە ماوەی چارەکێکە بۆ بەڕێستان هەر ئازیزێک پرسیاری هەیە لە چوارچێوەی باسەکەی کاسەرۆدا باشن. پێمان ناوەکان بنووسی هەموو پرسیاری خۆیان دەدوانین زەرگیان کەم دوایی بنە وەخت بەش ناکات. بەڵێ 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 دەبێت لە گەنجەوە دەست پێ بکەین بە گەنج شکردن. بەڵام ئەوەی هەیە گەنجی ئێمە گەنجێکی ئاراستەکراوە، ئەو گەنجە نییە خۆی ئاراستەی خۆی بدۆزێتەوە. لە هەمان کاتێک گەنج تا ئاراستەی خۆی نەدۆزێتەوە و گەنجش خۆی بەڕێوەبردن نەکات، پێم وایە ئەو گەنجە هەر پەراو دەمێنێتەوە خۆشی نازانین بۆ کوێ لە ئەو کەسانەی کە نوێنەراتی گەنج دەکەن ناتوانێت لە ئاستا خوازی گەنجدا خوان خۆشیان ئاراستەوە دەبێت گەنج خۆی ئاراستەی خۆی بدۆزێتەوە. ئەو کات دەتوانین نوێنەراتی گەنج بکە و
گەنجش بێت دەبێت خۆی بە ڕەخستنیش بکات دا بتوانێت ئامانجەکەی بکەیت زانکۆ پێم وایە زۆر باسی زانکۆ زانکۆ بەو 4 ساڵ ناتوانێت بێتە شوێنی ئەو گەنج پێگەیاندنەوە زانستێنی خۆی زانکۆ ڕاست شوێنی معایشەیە بەڵام زانکۆکانی ئێمە ئەو نەبوونەتە بۆی پێگەیاندنی ئەو هەمان کات ئەو داخوازانی کە بۆ گەنجش هاتووە لە ئاستی ئەو گەنجە نەبووە منیش هاوڕام بەگەرتۆ مەزنی هەموو گەنجێک بەڵکو دەبێت گەنجێش پێگەیاندراو بێت ئەو گەنجە خۆی پێگەیاندێت بۆیە دەبێت بیرەکانش ڕێگات زۆر کەم بۆ گەنج یعنی بەڕاستی ئەوە نابێت و زەمان گۆڕایە هەموو شتەکان وەکو ئەو سەردەمە نەمانێت بەڵێ دەبێت و من زۆر جار دەڵێم تۆ دەبێت قۆناغێک دەبێت ڕەفزی پێکەوە هیچ پێویست ناکاتەوە ئەوەندە یعنی دووبارە بێتەوە بۆ قۆناغە پێویستی بە ڕەفزبوونەوە هەیە بە هەموو باشی وەستا بکەن دەبێت قۆناغی تر بنیات زۆر سپاس دەکەم دووبارە سپاس دەکەم ڕادێکم کاری سابق دەست خۆشگار زەرۆ من لەسەرتا خەڵکیە ئاوازە بە شیرۆکەشی ئەحمەد وەفاق کە دەڵێتن گورگێت ناو ڕانەماڕێک مەڕێش سپی خوارد مەڕۆشەکان زۆریان پێخۆش بوویان پێخۆش بوو بۆی ئەو مەڕە سپی خوارد وەشەی دواتر هات مەڕەشی ڕەش خوارد گورگە سپیەکان وا وەسفی گورگەکان عەفوەن مەڕە سپیەکان وا وەسفی گورگەکان کرد کە مەڕێکی دادپەروەرە و دڵیان پێخۆش بوو ئیتر لەوە بەدواوە گورگەکە ئەو سیاسەتەی کردەوە ئەو پرسیارە بۆ ئەو چیرۆکەم بۆەوە هێناوبەوەی دەبەرەوەی پێوەستە بە ئەو بیخۆ ئەو پرسیارێکە تەبدیلی زراعەتی دەکەن بەشێکی زۆری سەرنج و ڕەخنەکانت ئاڕاستەی ئەو توێژە ڕادیکاڵە ئەو توێژە ڕادیکاڵە بوو کە بڵێن ناو کۆمەلگادا داگەنجبی ڕۆشنبیربی مەلابی هەر شتێک بیرەوانە لەوە زاڵیتن گوێڕاکانت هەرپای مقارنەت کردایە بەخۆ دەزانی حەقەتەکەی یعنی بزوتنەوە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی لە ئەنجامی ئەو احتیکاکە پەیدا دەبن کە بڵێن لە بیرە توندەکە لەگەڵ بیرە میاڕەوەکە دروستی دەکەن واتە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەکە پەیدا دەبن لەو نەتیجە پەیدا دەبن لەوە نابن کە تەنها یەک سەرنج یەک بیرورا لە ئارادا بێت ئەو تەواوی پێ بکات ئەو بیرورا توندە نەبوایە ئەو بیرورا توندە نەبوایە بۆ نمونە بەدیلی هێزە دەرمەکە چ بوو کە بۆ ئەوەی ئەو کۆمەلگایە ئێستا ئێمە لە ئارادایە ئەو کۆڕێکە ئێستا زراعت دەیگێڕێ ئەو بیرورانی کە زراعت باسی دەکەی ئەوە دروست بایە یعنی من پێم وایە ئەوانش ئیجابی بکوانەیە چونکە بەفعلی هێزە دەرمەکە کاتوو هێزە توندەکە بە ئەوە دادنەی بەسی بدادنەی هێزە دەرمەکە پرۆژەیەکی نەبوو بۆ ئەوەی ئەو پێشکەوتنە بێتە ئاراوە یعنی حەزم لێیە لەو ڕوانگەوە ئەگەر ئەوە دەبێت سپاس Thank you. تاجم مثلا یشتی مثلا یشتی ئەوە شازی ئۆکتۆبری باشی هەڵەکانی کرد دەریاش باشی هەڵەکانی گۆران تروفۆن هاتین بەڵام تۆ چوویت هەڵەکانی یعنی بەسی وەڵە گەنجەکان دەکەن کە ڕقمان حیزبەکان کرد تۆ حیزبەکان کەشکردن هەمان یەکی ئەگەر هەمان یەکن چۆ پێشکەوت بووی کردنان بەسەر چووی عن بس اشتغل كلام كاتب اقدر انا بس اشتغل كلام كاتب ماكي انا شلون بس شيء في مدى يعني زمانات نائب او كسر هذا او كسر شيء هذا بس النائب بس اشتغل كلام كاتب اليوم ما يكتب لي ده بس انا مش مفهوم وايش لكن مستعد شيء ما شيء وتريش مش ميكا بس ما مسوانا بوزو ما مساشي بس بنام ما مسا ولا يعني ملانا بس بنام ملا هذا الشيء أنا بس أجدو قاعدة سري إسرائيلي سبوداني تسمع مقراني فاطمة أجدتين سري إسرائيلي زاني إسرائيل وجدي إسرائيل هم نسر قرآني تفسير قالوا لا بيشتوش يعني سجدت لك شيء اللي بسمعني زاد ما زين خيره بس هالكل جيد ده هذا اللي كان
بس يومي ذكر وقت يعني هو عمل بقرانة كده إسرائيل عمل بقرانة ذكر شوي إسرائيل دولة إسرائيل لە کوێوە ئەو قسەیە دەکەی بەڵگەیەکم دێ چۆن ئەو قسەیە دەکەی لەکوێ لەکوێ خۆی گەورە باسی ئیسرائیل دەکات ناخت دەبێ بە بەڵگە قسە بکەیت بەعکسی جاوە فەرموو من دوای هەر بەوەم بوو باشتر پرسیارەکەت پێی بڵێ فەرموو مقصد سياسيون دشتن ناتان كسبتن بلام كمقصد راسته كان نقولتن مقصد هاي كفاية كده سيد كأبي خلق كدوا أما نكرين نقوله ديجنا يعني ساو جانك دەزیان سم دەزان باشەکان بکەیت بۆ پێشنیار خراپەکان بکەیت کە بەچی چاکەکەیت بەڵێ من ئەگەر بێت بە نسبەت مەداڕێزەکانمانەوە ئەگەر هاتن ڕۆژی بەیان بۆ کتێبە مەرکەزی من مزگەوتێک دراوسێمە ئەبینم دراوسێم هێرە ناچێت بۆ ئەو مزگەوتە ئەمە واقعی بووی ئەچی بۆ مزگەوتێک لەو سەری هەولێرە ئەو مەلایە بۆ پێی باشە ڕۆژێ دانیشتە جۆم دەستی یەکەم ئەوەی ئەو مەلایە هەمووی بۆ قانونی کوردستانە بۆ هەندانی خەڵقە لەبەر ئەوە لەم دانیشتێ جەرانتا با خاڵبەندی لایەنە باشەکە بکەین کە ئێمە ئاواتمان ئەوەیە گەنج بێنی و ئاواتمان لێ خراپەکان خەڵەتەکانمان ڕاست بکەینەوە لێبە لە ئەساسی دەستپێکردنمانە نەختی هەڵەمان هەبوو ئەوە پێش ئەوەی لێ تەحتی ئاهوودیمان چاک بکەین و لێ تەحتی ئاهوودیمان چاک بکەین نەچین بەلای مەنسوبێت شەبەکە زۆر ساحیبە زاحیفم لەو شوێنەدا منێ کارسەر زۆر بەقووەتە با لەو شوێنەکە ئیشکا خاڵبەری بکەین ئێمە ئەمەمانە هەندێکمان هەیە من زۆر متابعی بەعزە مزگەوتم کرد لە بیدایە کارسەر ناز پەیدار و ترمێنگێرە ئەم مزگەوتە ئاگرەکان دوایی بۆی دەرکەوت لە ماوەیەکە اشتراک تەوزیعکرا بەسەریان گوتی لێکردان کە لە دەمی مەلاکەیەکە دەرەوە پێوەی دیارە چی بکەن خاڵی جۆمان کە ئێمە وازی لێبێنی جەنابی شێت ئامادە بکرێت واز دەرمەندوو بێت و ڕزمایەت و براوتی بێت ئەوەی باشە ئەی خەمە شوێنی باش ئەوەی خراپە دەروەدەیە ڕاستی یەکەمەوە و خۆشمان خەڵکمان هەیە ئێمەش خەڵکمان هەیە زۆر جاتەوە بووە من سەفەرێکم کرد بۆ دووەم یان وتم قوتابیان ئێفەکانمان وایە هات لێت زۆر پرسیارم کردتان هەندێکانێک کرد دەکەوت ئەگێکانە لەر بە جەماعەتی دەرن ئەوەی سووریا چۆن نەمزانم بۆ بەڕاستی منم کابرا لە ژنەی بەروەردە بوو کە ئەوە مەسەر چۆن نەمزانم بۆ کانم بۆکی ئەو بێستە کوێکشە ومان وەرمان بیتەوە بۆ ئەوەی چاوت ڕۆڵەکانمان دەرمەند نەبن و بەنیوەناوچوو بەدێنێنەوەن و ئێمە ڕێگازان و ئیشارە خۆمان بێت گەنجی وامان هەیە بەڕاستی بنیارەکە بەڕاستی گریکەرە بەڕاستی زیرەکە لەبا ئیمانی پێوێت ئەمە لەلایەک چاپکارێکین کە ئێستا ئیشڵاتەکەمان بکرێت هەم بۆ ئابووری وڵاتمان زۆر باشە چونکە زۆر لەوەی کە من پێنج وەرگرم بەلا بەس ڕەسم زۆر ڕەسمەکە ئەوەڕێک یان ناوەکە ئەوەڕێ وەسمەکە ڕسمی منە لە دوزێ لاوەری پێ بەڵام لای منە ئەوە نەمێنێ لە هەر ماڵێکا لەوانەیە بەشی سێ گەنجی تر بڕوا بۆ شوێنێکی تر لەگەڵ ڕێز و سفات و دەستخۆشی أو محاضرة طبعا زر تخش حالي زربة ولو تأخرها طبعا زمنية وذكروا كيف التوامير بس كينا يعني أو اندصل عمري بارتي أو مفروضة يعني منكم تخش حالك من حزك مستموت الجبتراوة بلا بكرة ولا استخلاف الماتي حسبي كتعلم صاري حقيقتي إيمان بوظ عادة ظرفة شيء أخوصي ظلم لا أقري ئەو کاکەش دو پرسیار وەرەگرین کاکی جان فەرموو وەکو قوتابێکی ئامادەی کوردستان وەکو گەنجێک بە خۆشحاڵ دەزانم لە کۆبوونەوەیەکی لە کۆڕێکی پارتێکی سیاسی کە پارتی دموکراتی کوردستانە
کە شانازیەکە لە بۆ من ئەندامی بوونەوە پاتە کاون پاتە نزیکەی سێ چارێکە سەدەیە خزمەت بە گەلی کوردستان و کۆمەلگای کوردی دەکات. بەڕاستی من لەسەر قسەکان کاک سیروان چەند پێویەکی بچووکم هەیە کە بەڕاستی ئەو قسانەیە تو دەستکرد لەسەر گەنج کە لە قوتابخانە و کۆلێژەکان کە پەروەردە بکرێت. بەڕاستی ئەمە چەند ساڵە وەکو قوتابیەک هیچ پەروەردەیەکی ئەوانە بۆ کە بۆ پێگەیاندنی قوتابیەکان و پێگەیاندنی گەنجەکان بێتن. هیچ پرۆگرامێکی ئەوها لەبەردەست دانیەکان قوتابیەکان پێ بگەیەندرێن و ڕۆژێک لە ڕۆژان بیکەنە بە سەرکردێ. بەڕاستی ئیشەکان دەکرێتن و باشە بکرێتن. بەڕاستی لە پرۆگرامی حکوومەتی کابینەی داهاتوودا ئێوە ئیشتان چیا بەدەمانەت چی کارێک بکەن بۆ پێگەیاندنی قوتابیەکان و پێگەیاندنی گەنج بۆ ئەوەی سەرکردەیەکی توکمە و شارەزا دروست بکەن. زۆر سپاس. ئەگەر ئیجازە هەبێ منیش بە مختصری ئەوەی کە ڕەخنەیە سەرچاوم وەری لەگرم بەزەوەی کە لە کاک بەکر بەهرەمەند باسی کرد. لە حەقەدا پرۆسەی پێگەیاندنی گەنجان بەرهەمی دەبێت. بەرهەمەکەیەوەیە کە گەنجی پێگەیشتوو دێنە پێشەوە، کە گەنجی پێگەیشتوو هاتنە پێشەوە دەبێت ڕۆشنگەریەک هەیە پێیان بدرێت. ئەوەی کە پێوترێت گەنج دەبێت بەردەوام لە ڕاهێناندا بێت تا هێز و توانەکانی خۆی بدۆزێتەوە و نەوەستێ. ئەوی ژەوەیە کە بێ بزانێ یەک زیاتر دەبێت فێر بێت. زۆر شت ماوە نایزانێ. دووەم ینی بەشدار بێت لە پێگەیاندن و لە پەروەردەکردنی خۆی لەو قۆناغەدا. دووەم ئەوەیە کە تەحمولی مەسئولیەت بکات، واتە ئەو گەنجە لە کاردا تەحمولی مەسئولیەتی کاری خۆی دەکات و مەسئولیەتی ئیجتیماعیش قبوڵ دەکات لە پرۆسەیەک بەشدار دەبێت کە ئەو وەکو ڕۆشنگەری بۆ هەمان بگەڕێتەوە و سیستەمێکی ساغ و سەلیم بێت. چونکە لە سیستەمێکی ساغ و سەلیمدایە کە گەنجان وەکو میکانیزم داخلی هەرەمی دەسەڵات دەگرێت. گەنج ئینسان کاتێک مؤثرە کە لە هەرەمی دەسەڵاتدا شوێنیت بۆ بکەنەوە کار بکە. ئەگەنا دەکەوێت دەرەوەی هەرێم هەتا بۆ هەرەم یان هەیکەل بۆ خۆت هەر قسە بکە کەس وەری ناگرێت، هیچ کاریگەری نابێت، هیچ بەرهەمی نابێت. پاشی ئەوەی کە ئیشارەت بە زانکۆکان کرد، گەنجی باش کۆتایی پەروەردەکەی لە زانکۆکانە. سەرباری هەموو کەم و کوڕی کە باسی زانکۆکانی کوردستان بکەین، تەواو نابێت زانکۆکانی کوردستان بکەونە بەرپەلامار، بەڵام کاتە ئینتاجیان ئەو گەنجانەیە کە دەرەچن بەو ئەندازەیە پێگەیشتوونین کە بۆ وڵاتەکەمان پێویستە، لەوەیەوە یەک پرسیار دروستە بێ زانکۆکانی ئیسلاح بکرێن. ئیسلاحەکە بەدەست خۆیانە، بەدەست بزوتنەوەی سیاسی نییە، بەدەست ئێمەش نییە. چونکە ناوەندی علمی ئەبێ ئیستقلالیەتی پارێزرێت، ئەبێ پشتیوانی بکرێت و ئەگەر دەستی سیاسی تێدا کەم بکرێتەوە خۆی لە ناوەندی علمیدا مناقەشەکان مناقەشە ئەساسی علمی و پێشکەوتنە. ئیسلاحی زانکۆ خۆیان ئەتوان بیکەن. نابێ بڵێین زانکۆکان ناتوانن، دەبێ بڵێین زانکۆکان دەتوانن زیاتر بکەن. ئەوەی کە یەکەن باشە ئەتوانن زیاتر بکەن. جێی داخەکە ئێمە ئێستا ژمارەیەکی زۆر لە گەنجانی وڵاتەکەمان دەبین کاتێک کە زانکۆ تەواوکەن هیچ زمانێکی دیکە نازانن. بەداخەوە ئەو زوڵمە تاریخی کە لە کوردکراوە زمانی کوردی زمانی تەفاهمی بینی خۆمانە، زمانی علم نییە. ئەوە یەکێک لە ئەرکانی پەروەردەیە. ئەو تەکنۆلۆژیایە ئەگەر تۆ زمانێکی زیندوو نەزانی، بە تایبەتی زمانی ئینگلیزی کە دەبێت هەمومان دەستی پێوە بگرین، پەنا بۆ زمانی تر نەبین، چونکە زمانی علم و زمانی پێشکەوتنی دنیایە. یانە کەفاعەتەکانی زۆر مەحدودە. ئەو گەنجە جوان و بەڕێزە کاڵێ کاتێک کە من نەبینم باش پەروەردە ناکرێن دیارە هەستی پێ دەکات. ئێمە کاتێک کە بینیمان ژمارەیەک لە خەریجەکانی زانکۆ چون بوونە داعش لەوێەوە بە فەیسبوک باسییانەکە چۆن خەڵک سەرەبڕن دەبێت بە ڕوو لە زانکۆکانمان بکەین، پشتیوانیش بکەن، حکوومەت دەرگاشان بۆ بکاتەوە کە ئیسلاحات لەوێ دەبێت. ئینسانی مبدع تەنیا لە زانکۆ دروست دەکرێت. دەرەوەی زانکۆ تەدریبە و هیچی تر نییە. یعنی دەرەوەی زانکۆ مەبەستم تەدریبە واتە خۆت کارەکەی، پاشی ئەوە زانیاری دیکە وەرەگری، توانایی خۆ پێگەیاندن دەبێت. مطلقەتی بیرروڕا، هەر بیرروڕایەکی مطلق سەری خۆی لە کاشیە دەکات.
هەتا هێوار ئینسان بە مطلق قسە بکە بەڵام هەندێشت یەک لابێتەوە ئەوەی کە دین ناتوانێت دەوڵەت بەڕێوەبەر قسەی من نییە تەجربەی بەشەرە ئەوەی کە مامۆستای ئاینی کاستێکە تەجربەی بەشەرە تەجربەی کۆمەڵەکانی پێشکەوتووە ئەوەی کە ئیتجاهاتی ئیسلامی یان هی دینی غەیرە موسڵمانجە بە پێشیان پێ بگیرێت بە قانون ئەوەی کە ڕۆشنگەرەکانیان ڕۆشنگەر نین بەڵکو پروپاگەندەکەری پاشکەوتنن ئەمە زمانێکە تێ ئەژێری ئەمانە وەکو ئەوەیە کە بڵێن ڤایرۆس خراپە مطلقاً خراپە کاک فڵان باکتری نەخۆشت بۆ دروست دەکات دەبێ خۆت لێپارێزی مطلقاً لەم ناقەشە بینیم تو بەڵام کراوەی لە بۆ زۆر مەجال دیکەی دراسە لەسەرکردن بۆچی پێشی ئێستا ئەو قسانە ئێستامان نەکردووە ئێمە وڵاتێکین تەمەنمان لە ڕووی سەربەخۆیەوە 28 ساڵ یان 29 لەوانێ لەنەوە تویەکەوە تا دەگات ئێرە حکوومەتەکەمان تەمەنی 28 ساڵ و ئەو هەموو ئەزمانێک کە تێپەڕان ئەو هەموو دەستێوەردانی دەرەوە جاسا باسی نییە لە ڕووی جغرافیای سیاسیەوە ئێمە مەشلولین ینی ئیفلیجین زۆر زیرەک و لە ناوخۆ زۆر پتەو نەبین هەندە زەربەمان بە ئاسانی پێدەکەوێت کە دیومان قاسم سلێمانی لەو سەرەوە دێ زۆر بە ئاسانی قەپی سەرماندا و هیچ دنیا بەهانەمان ناکە ئۆردوگان لەولایە تاوەکو 2023 لە قسەی ورج دەدەوایە حسابێک بۆ عێراقی سەدام حوسێن بکەین و خەڵکی دیکەشەیە کەواتە ئەبێ بزانین ئێمە جارێ لەکوێوە زەبرمان پێدەکەوێت و ئەو زەبەر پێکەوتنە ئێمە ناتوانین چارەکەین تەنیا دەبێت لە ناوە بەهێز بین عاقڵ بین تا یەک خۆمانی لێ پارێزین دوو توانایی خۆبەڕێوەبردنمان هەبێ تا بتوانین شەریکێکی باش بین لەو دنیادا کە بەهانەمان بگەن بۆیە ئەو پرۆسەی زانینە پێگەیشتنە سەرکردەکانی ئێمەش کادری سیاسیش ئەوەی ئەمڕۆ دێڵن دوێنێ نیان دەزانی ئەمەی ئەمڕۆ دەیکەن پێرێ بڕوایان پێ نەبوو واوە تەبیعەتی بەشەرە ئەمڕۆ کە باوەڕیان پێیە جێشانازیە کارەسات لەوەدا بوو کە ئەمڕۆژ باوەڕیان پێ نەبێت وەکو ئەم نوکتەی کوردی هەیە لێکیان پرسی عمرت چەندە وتی من 30 ساڵم دوای 5 ساڵ لە مەجلیسێکی دیکەدا لەیان پرسی عمرت چەندە گوتی 30 گوتیان کاکا 15-20 ساڵ تێپەڕێ وتی من پیاوم تا دەمرم هەر 30 ساڵم خۆ نابێ پرۆسەی فکری ئینسان ئەو نوکتەی لەسەر جێبەجێ بکرد ئەو برا خۆشەویستە کە باسی حەزبەکانی دیکەکرا من باوەڕ ناکەم باسی ئەو کردێک کە حەزبەکانی تر خراپن حەزبەکانی تر خراپ نین بەڵام ئێمە پرۆژەیەکی دیاری کراومان هەیە لە شوێنێک قسەکەین حەق خۆمانە کە هەمویان گەنج و کادری پارتی دیموکراتی کوردستان کە حەزبێکە بە ئینتیخابات وڵات بەڕێوە دەبات ئەگەر سبەینێ ئەو پرۆژەی کەسا باس دەکەین سەر نەگرێ وڵاتەکە زەرەر دەکا و ئەوەی کە زەرەری زۆر دەکا پارتی دیموکراتی کوردستان متمانەی هەر بەجارێک کۆتایی لێت کەواتە زۆر ئاسایی ئێمە باس جا ئەو نمونانی کە من دێنمەوە بۆ نمونە دوێنێ شەویش لە شوێنێک دانیشتون باس ئەکرا کە ئەو فەوزەویەت و شعبەویەتی کە لە سلێمانی ماوەی 8-9 ساڵە لە مەیدانە بۆچی دروست بوو هەندێکی هی ژمارەی زۆری گەنجانی پێنەگەیشت و گەنجانی بوون کە کار بکەن و کار نەبوو بوونە کەرستەی ئەم تونندڕەویە لە بینی داعش و لە بینی بیرڕای نۆشیروان مستەفا هەندێکشی هی بێسەروبەری و بێبەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانی کە خەڵکی خۆی پێرانەگەیشتووە نەیتوانیوە نەیزانیوە جوان پەیوەردە بکە وەی ئەو ئەزمە ئیقتصادیەکە تووشمان بووە ئەو ئەزمەیە هۆکاری دەرەکی زەبری لە عمودی فەقەری اقتصادی ئێمەدا بەڵام لە ناوخۆدا سیستەمێک نەبوو ڕوانگای وازح بۆ اقتصادی وڵاتەکە نەبوو و سەرمایە وڵات لەدەست هەموو کەسدایە سەرچاوەیەک نییە کە بتوانین باشی دیفاعی لێ هەڵی ئێمەش هەیە بەڵام ئەگەر کار بگاتە ئەوەی کە ئەتۆ باسی 16 ئۆکتۆبەر دەکەی تۆ ئەوی باشی سیوەیەکی ئاب دەکات جا من مەسئولی ڕاگەیاندنی ڕۆژی سیوەیەکی ئابم یعنی کە ڕوویدا ئەو ڕۆژە ئەو 48 سەعات من بووم بە مەسئولی ڕاگەیاندن تاوەکو پرۆژەکە باش جێبەجێ بکرێت کە ئەو قسە ناکەم لێرە یەکێک لە ڕۆژەکانی پڕ لە شانازی میلەتی ئێمەیە کە کێ لەوە ئەگات ئەو کەسەی کە لە ژیۆپۆلیتیک باش تێ بکات لە جغرافیای سیاسی باش تێ بکات بزانێ هەرەشەکانی ئەطرافی تۆ چۆن بۆ دێن و بزانی کە چۆن تۆ سیراعی داخلی بە دەستی دەرەگشت ئەکرێ چارەسەر بکەیت
بەڵێ بۆ ئێمە عیبە، بەڵام بۆ ئەمریکا بەو گەورەی خۆی ئەو معاملەی لەگەڵ داعش دەکات، لەگەڵ ئێمەی دەکات، لەگەڵ تورکیای دەکات، لەگەڵ ئێرانی دەکات، لە هەموو شوێنەکانی یەک شتی هەیە بەرژەوەندی ئەمریکا پارێزێت. لە سیوێکی ئاودا بەرژەوەندی کوردستان پارێزرا. ئەم هەولێرە سیڕای تێدا یەکلا کرایەوە پەنجەی یەک کەس بە خوێندانە. سەرمایەی گەورە ئەوەیە. بۆ هەولێر بوو بە کابۆل، بوو بە مەقادیشۆ، خانی وەسەر پێوە نمێنێ و خوێنی ناو جادە بڕۆ، یان سلێمانی یان دەهۆک. بۆیە من حەزەکەم ئەو پرسیارە بکەم، بەڵام نەک لە پرسیار بۆ وەڵامدانەوەی بێمەنطقی پرسیارێکی دیکە. نا، بڕۆن بخوێنەوە سیراعات لە چی دروست دەبن، چۆن چارەسەر دەکرێن، و فڵان تەجربەی تاریخی وڵاتی ئێمە سەرکەوتوبووی یان نا. ئەوەی 16 ئۆکتۆبر بە پێچەوانەوە. بەڵێ هەر دوژمن هێندرە، بەڵام بۆچی؟ بۆی کە ڕوویدا. ئەگە گەنجێکی ئۆکتۆ بزانێ خودی ئەمریکەکان دەڵێن خۆتان گربایە بۆ مانگێک هەموو معادلەکە دەگۆڕدرا، لەوانەیە لە قوڵایی زەمیرتەوە قسەێنن و ببیە بە ڕۆشنگەرێکی باشش کە بە خەڵکی دیکەش بڵێ کاری خراپە، جا با پارتی بکات یان حەزبێکی تر بکات. دەبێ جورئەتی نەقدمان هەبێ ئەوەی کە لە بەرژەوەندی وڵاتەکەمان نیە. ئەوی برابەڕێزە کە ناوی خۆینەوە بۆیە من ناوم نەنووسیوە، مەسەلەی دینی ببوورە. ئەگەر مەشاعری ئێمە هەمومان دینمان هەیە، ئەوانەیە کە لێرە دانیشتوین چەند ئیلتزام بە طقوسی دینیەوە دەکەین، مختلفین هەمومان، بەڵام کەس بۆی نییە بە قانون و بە پاراستنی کەرامەتی مرۆڤ دژی هیچ دینێ قسە نابێت قانون. بەڵام ئەوەی کەوا تۆ بێی بڵێ ئیسرائیل بە قورئانی ئێمە بەڕێوە دەچێت، جا تۆ سەفەرێکی ئیسرائیل بکە، ئاسانە. لەوێ دەبینی تەوراتت نیشان ئەڵێن کاکە جا کاتێک تەوراتی ئێمە هەبە قورئانی گۆ نەبووە. بۆ مناقەشەی باش بۆ دروستە بێ مەجبوور بی ساغێکەوە. هەموو دینەکان باشن، هیچ دینێک خراپ نییە. هەموو دینێک پێی جغرافیای خۆی هەندێک تعلیماتی هەیە بۆ پەیڕەوانی خۆی. وەک کەراهەتی دینی کۆتاییەکەی بە توندەتیژی دێت، ئەوەی کە داعش کرد نابێت تخۆنی بکەینەوە. شەفیق خان لە ئێمە ئەوەی کە زۆر بەلامەوەگرێ بۆ هەڵەمان هەیە، پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتی کوردستان بە درێژایی زۆربەی ئەو 22 ساڵە بەڕێوە بردووە، دەبێ هەڵسەنگاندنی خۆی هەبێ و دەبێ هەڵەکانی خۆی باش بزانێت کە ئەژڵێت چاکسازیەکەم باشتریەکەم بەو چاکسازی بە مانای ئەم هەڵپەرکێ و فیتنەیە نییە کە لە هەندێک شوێن دەکرێت، بەو مانایە کە بە مەدروسی دەبتە مەنهەجێک لە ژیانی ئیداری و سیاسی وڵاتی ئێمەدا قۆناغێکی باشە بەهێمنی بەبێ ئەوەی کە تەجربەی ئێمە لە کەدار بکرێ، بە شەخسەتەکانی ئێمە تێک بشکێندرێن، بە ئەوەی کە کەس متهم بکرێت تەنیا ئەوانەی کەوا کادرن لە سیستەمی حکوومەت تا لە ستافی خوارێ ئەگەر کەم و خوریان هەبێ کات میکانیزمی خۆی هەیە بۆ جێگۆڕکییان لە بۆ چاکردن. ئەوەی کەوا درەنگ باسی ئیسلاح دەکرێت ئیشارەم پێدا برادێکی دیکە بە پرسیارەکە کوفر نییە، درەنگە خۆزیە خەڵکانێک هەبانە ئەو تێگەیشتنە پێشی ئێستا دروستکە. تااقەتی میلەتی کورد ئەوەندە بووە کە ئێستا بگاتە ئەم نەتیجێ بۆ خێری پێوەیە. پێم وایە شتێکی تر نەماوە کە زۆر سوپاسان دەکەم. یەک شتن لە بیر چوو ئەبێ ناوەندەکانی زانکۆیی لە حکوومەتی داهات و بەهێز بکرێت، ناوەندەکانی لێکۆڵینەوە دەبێت زۆر بکرێن تا هەر کێشەیەک دیراسەیەکی معقول واقعی بە پاشخانێکی علمیەوە بکرێت. زۆر سوپاسان دەکەم. زۆر سپاس بۆ گوێگرتن و حضوری هۆشداری سپاس بۆ کاکەوە. Thank you.